ئێمە کێشەمان پلەی وەزیفیمانە، پلەمان بەرزەوە نەکراوە، مۆزەفێ لە دوای ئێمە تەعین بووە پلەی بەرزەوە بوو لە پێش ئێمەوەیە. خزمەتیشی بەقەد ئێمە نیە، داواکاریمان ئەوەیە خزمەتمان لەگەڵ پلەی وەزیفیمان یەکخرێ، ئەوەی داواکاریەکەم. ئێمە هەر 4-5 ساڵ جارە تەرفیعەکرین، لەم 4-5 ساڵ جارە تاخیرێکن، هەر ساڵێک و تاخیرێکن، یعنی چوو بماوە 20 ساڵ خزمەت هەبێ، هەر 4 ساڵ جار لە ساڵی تاخیرتکەن 4-5 ساڵ دواکەوی لە تەرفیعەکەت. ئەیتر بە بیانی وها دەورە نییە، هامیلاک نییە، ئەیتر ئەم شتانە. ئێمە دەنگمان گەیاندووە ئەڵێن ئەکرێ چاوەڕێکن، ویستمان بچین بۆ بەغا، وتیان ئیشەکەتان لێرە حەلەبێ پێویست ناکات بچن بۆ بەغا. بەڵێ لە بەغاش ئەڵێ ئەمە ئیشێکی ناوخۆیە، شەریکە خۆی حەلیکە. بەڕاستی ئەم کێشەی ئێمە باوەڕ ناکەم کێشەیەکی ئاوا قورس بێت. کۆمپانیای نەوتی باکوور دەیان کێشە لەمە قورستری چارەسەر کردووە، بەبێ ئەوەی یعنی تەنانەت ئەم خەڵکە بڕژێتە سەر شەقامیش. بەڵام ئێستا نازانم بۆ لە کێشەکەی ئێمەیە، یعنی ئاوا ئەو سستیە ئەنوێنێ. کاکە گیان ئەوە نێزگی 3 بۆ 4,000 فەرمانبەرە کێشەی ئەو تاخیربوونەی هەیە. من بەش بە حاڵی خۆم، من کارمەندێکم فەرمانبەرێکم لە 2001ەوە تەعین بوومە، ئەوەی لەگەڵ منە تەعین بووە تەرفیعێک بەسەرەوە لە پێشەوەی منە، تەرفیعێ بەسەرەوە. باشە چی خێرە لە هەمان دائیرە لە هەمان شوێنین، ئەوە نییە بڵێم لە دایرەیەکەیە، لە هەمان دائیرەین، ئەو لە پێش منەوەیە بە یەک ڕۆژێک هەردووکمان هاتووینە و باشەرەمان کردووە.